پلاتفۆرمی ئابووری دافۆس زۆر گرنگە بۆ ئەو کەسانی سەردانی ئێرە دەکەن تاوەکو بیرۆکەی نوێ لە وڵاتەکانی خۆیاندا جێبەجێ بکەن و سوودی لێوەربگرن. ئەمە هەلێکی زۆر باشە تاوەکو سوودی زیاتر لە تەکنۆلۆژیای وڵاتە پێشکەوتۆکان وەربگرین لە بوارە جیاوازەکاندا. ئەو بیرۆکە و زانیار و وەرکشۆپانی تا ئێستا پیشاندراون دەری دەخات کە پلاتفۆرمی داڤۆسی ئەمساڵ زۆر بەسوودتر و جیاوازترە. خەڵک ئەمڕۆ جیاواز بیر دەکەنەوە و بیرۆکەی جیاوازیان پێیە، بۆیە دەبێت تەکنۆلۆژیای جیاواز بەکاربهێنرێت. ئێمە لە سەردەمێکی نوێدا دەژین و پێویستە سیستەمێکی نوێی بانکیش هەبێت، بۆیە چەند خاڵێکی جیاوازی کارکردن بە بانکەکان خراوەتە ڕوو، ئەوە ژوا دەکات 2010 لە 2007 جیاوازتر بێت لە ڕووی ئابووریەوە. جیهان لە گۆڕانکاریدایە لە ئێستادا لە گۆڕیندایە بەرەو جیهانی دیجیتاڵی، بۆیە منیش باوەڕم وایە کە ئەم پلاتفۆرمەی ئەم ساڵیش گۆڕاوە چونکە یارمەتی خەڵک دەدات زانستە کۆنەکان لەبیر بکات و پەروەردەی باشتر و تەندروستی باشتر فێر ببین. گۆڕانکاری لە سیستەمی دان و وەرگرتنی باجگۆڕین و باشترە، بۆیە پێویستە ئێمەش ببین بە بەشێک لەو گۆڕانکاریە. باوەڕم وایە کە داڤۆسی 2010 بێستر و باشترە بۆ داهاتوو. با دڵنیاییەوە زانیاری زیاتری تێدایە و سوپاس بۆ ئەو کەسانی ئەم پلاتفۆرمەیان ڕێخستووە کە سوودێکی زۆری دەبێت بۆ داهاتووی مرۆڤایەتی و جیهان بەگشتی.